بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە هاوکاری یاوکارانمان لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا و مەترسیەکانی وشکە ساڵی کە قسە لەسەرەوە دەکەین هەرچەندە ئێستا بەفری یەکەم بەفری زستانیان ساڵ باریوە، بەڵام ئایا هیچ مەترسیەک لەسەر وشکە ساڵی هێشتا ماوە یاخود نە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دەچینە ناحی ئیسێوە لە قەزای پشدەر بابزانین کار و چالاکیەکانی یا خزمەتەکان لە ناحی لەو ناحەیە چییە و لە ماوەی ئەو ماوەیەدا کە دیارەمەدوی ناحەیە کلەیەتی چی بۆ خەڵکەکەی کردووە و ئایا ئەم ناحەیەکە ناوەکەشی دڵنیان بۆ زۆرینەتان هێشتا ڕەنگە ئاشنای کەوتۆتان لەگەڵانە بێ بابزانین ئەم ناحەیە چی بۆ کراوە دەکەوێتە کوێ و بەگشتی قسە لەسەر کار و خزمەتەکان بۆ ناحەیە دەکەین کە دوو تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمانە. ڕازان دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداهاتوە.
بەڵازدان دەچینە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ قسەکردن لەسەر کار و خزمەتەکانی ناحیەی ئیسێوە بزانین دەوێت چ خزمەتێک بە خەڵکی ئەو ناحیە کراوە ناحیەی ئیسێوە کەوتوێتە کوێی قەزای پشدەرەوە بە تایبەتی وەک پێشتر ئاماژەم پێکرد دڵنیام ناوەیە ئەم ناحیە بۆ زۆرێک لە ئێوەی ئازدان ڕەنگە ئاشناییکەوتۆتان لەگەڵ یان نەبێ ڕاستەخۆ دەچمە ئیسێوە و قسە لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە دەکەم بەڕێز ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە کاگە ئەبوبەکر زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی ئەم کاتت باش لێەوە دەست پێ بکەین با بزانین لە ڕووی جوگرافیەوە ناحیەی ئیسێوە کەوتە کوێی قەزای پشدەرەوە. هەموو کارتان باش. بەناوی خۆی بەخشەدۆ میهرەبان من ئەبوبەکر ئەحمەد خدر بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی لە 5/7/2015 وەکو بەڕێوەبەری ناحیە دەست بەکار بووم. تامان ئەو ناحیە یەکێکە لەو 5 ناحیانی کە سەر بە قەزای پشدەرە دەکەوێتە بەشی باکووری خۆرهەڵاتی ناوەندی قەڵاتجێ هەردوو قەزای پشدەر و قەزای بەڵێ گوێمان لێتە مامۆستا ئەبوبەکر. هەیە سەر بە قەزای پشدەرە و چەند گوندێکی بەسەرەوەیە تقریبان 7 بۆ 8 گوندە بەڵام گوندەکان هەمویان ئەوەدا نەکراونەوە بەهۆی کەمی خزمەتگوزار لە سنوورەکەدا. زۆر باشە کاگ ئەحمەد کاگ ئەبوبەکر لەوێ ژماری دانیشتوان چەندە چەند هاوڵاتی لەوێ ژیان بەسەر دەبن؟ بەڵێ طبعاً بەپێی دوایین سەرژمێری کە ئەنجام دراوە بۆ ئەم سنوورە بە نزیکەی تقریباً 3000 کەس یاخود شتێک کەمتر دەبێت. دانیشتوانی ئەو سنوورەش بە کاری کشتتوکاڵی و هەروها کەمێکیان بەهۆی بە کاری ئاژەڵداریەوە سەرقاڵن. زۆر باشە با بزانین تا چەندە ئاور لەم ناحیە و لە خەڵکی ناحیەکە دراوە گرنگترین پرۆژەکان کە لەوێ جێبەجێ کراون چی و چین وایە ئێستا تا چەندە خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ دانیشتوانی ئەوێش دابین کراوە. بەڵێ سپاسان دەکەم بۆ ڕخساندنی ئەم دەرفەت. طبعاً سنوورەکەمان وەکو تەواوی ناوچەکانی تری کوردستان بێبەشە لە بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکان کە پێویست چونکە کۆمەڵی فەرمانگەی پێویستی لێ هەیە وەکو هەیە بەڵام هیچیان لەسەر ئاستی پێویستدانین کەوا دانیشتوان لێ ڕازی بن و پێ ڕازی بن وەکو سنوورەکانی تری کوردستان گرفتمان هەیە و کێشەمان هەیە بە تایبەتی لە ڕووی ڕێگاوبانەوە کۆمەڵە گرفتی زۆرمان هەیە و هاوڵاتیان ڕۆژان دەناڵێن بەهۆی گرفتی خراپی ڕێگاوبانەکان و هەروەها لە ڕووی فەرمانکانەوەی کە زۆر پێویستمان پێی بێ چونکە باسمان کرد کە سنوورەکەمان سنووری کشتتوکاڵیە پێویستمان بە ئاگرکوژێنەوە هەبوو کە هەبووە چونکە لە وەرزی هاویندا زۆر جار پێویستمان بە ئەوە دەبێت کە گرفتی ئاگر کۆنتترۆل بکەین هەروەها لە بەرەوەی سنوورەکەمان ئاژەڵداری پێویستمان بەوە هەبوو کە ڤێتێرنەری هەبێ بەڵام بەداخەوە نیمانە ئیدی کۆمەڵێک فەرمانگەمان هەیە لە ڕووی فەرمانگەوە بەڵام پێویستمان بە فەرمانگەی زیاترە هەروەها لە ڕووی خزمەتگوزاریشەوە کەمێکمان بۆ کراوە بەڵام زۆری ترمان پێویستە بە تایبەتی و باسم کرد لە ڕێگاوباندا گرفتی زۆرمان هەیە پێویست بوو زیاتر ئاو لێ بدرێتەوە ئەوەی وەکو ئێمەش لەسەرمان بووە کاری پێویستمان ئەنجامداوە لە ڕێگەی لایەنە پەیوەنددارەکان و داواکاری هاوڵاتیانمان گەیاندووە بەسەروی خۆمان وەکو وەزارەتی ئاودانکردنەوە وەزارەتەکانی تر بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی باشی خەڵک بکەین بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە ناموارەی کە ڕووی لە کوردستان کردو نەمانتوانێت و پێویست خزمەتی خەڵک بکەین. کاگە ئەبوبەکر لە ڕابردوودا ئایا هیچ پرۆژەیەک بۆ ئەو ناوچەیە دەرچووە کە لە ئێستادا بۆی قەیرانی دارایی وەستانرا بێت یاخود بتوان کار لەسەر پرۆژەکان بکەنەوە؟ بەڵێ طبعاً سەرەتا لە کاتی دەست بەکاربوونماندا هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی بتوانین خزمەت بەو ناوچە بکەین و لەو پرۆژانێکەوە کراون زیاتر نۆژەنکردنەوە بوو نۆکو نۆژەنکردنەوەی ڕێگای قەڵاتجێ ڕێگای سەرەکی قەڵاتجێ ئیسێەوە کە 22 کیلۆمەتر کۆمەڵێک چاڵ و چۆڵ و خراپەی تێدا بوو بە بڕی 90 ملیۆن نزیکی 100 ملیۆن دینار نۆژەن کرایەوە هەروەها ڕێگای باوزێ نۆژەن کرایەوە و کۆمەڵێک هەوڵی کەمانداوە بۆ چاکردن و خۆشکردنی هەندێک ڕێگای بچووک لە سنوورەکەماندا
بەڵام وەکو باسم کرد لە بەهۆی نەبوونی بودجەی پێویست نەمانتوانی و خزمەتی تەواو بە سنوورەکە بکەین و هەندێک هەوڵی کەشمانداوە لە ڕووی خێرخوازیەوە داوامە کرد لە هاوڵاتیان لە خەڵکی خێرۆمەندکەوە هاوکاری مامکە بۆ سنوورەکە و کاری باش و لەو سنوورەماندا ئەنجام بدەن. زۆر باشە کاگە بوو بەکرد لە 2015ەوە کامادژت پێکرد جەنابەت لەوەی لەو مناسبەدا بە پێویستی زانکەوە سوپاسی هاوڵاتێکی بەڕێزکەم لە سنوورەکەماندا لە گوندی ئەشکەنە بە ناوی کاکتۆر عەلی خۆی و برایەکانی وەتا کوڕانی کاک عەبدوڵڵای مام دێوانە هەڵسان بە کۆنکرێتکردنی ڕێگای گوندی ئیسێوە ئەشکەنە گوندی ئەشکەنە کە دوورەکەی تقریبان بە نزیکی 2 کیلۆمەتر زیاترە لەسەر ئەرکی خۆیان بە شێوەی خۆبەخشی هەڵسان بە کۆنکرێتکردنی ئەم ڕێگایە. ئێمەش وەکو ئیدارە تەمان لە ڕێگەی قایم قایمەت و بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنە ڕێگاوبانی ڕاپەڕین و هەروە لە ڕێگەی شاراوانی و هاوکاریان بووین بە ئامێرەکان بۆ ئەوی بتوانین خزمەتی سنوورەکە بکەین بەڵام کاری سەرەکی ئەوان بوو دەستیان خۆش بێ سپاسیان دەکەین سپاس بێزانین هەنێ بۆیان. زۆر باشە کاگەوە کرد لە 2015 وەک جەنابەت تاماشەت پێکرد لە ناحیەکە جەنابەت بەڕێوەبەری با بزانین گرنگترین ئەو پرۆژانەی کە جەنابەت یا خزمەتانەی کە جەنابەت بە خەڵکی ناحیەکە کردووە یا بەگشتی بۆ منتیقەیەت کردووە سەرڕایبوونی قەیرانی دارایی چی بوون و ئایا ئەو پرۆژانە چی بوون کە جەنابەت گەڵاڵەت کردوون بەڵام ڕەنگە قەیرانی دارایی هۆکار بووێ بۆی کە پرۆژەکە نەخرێتە بواری جێبەجێکردنەوە یا لەسەروی خۆتانەوە پەسەند نەکرێت. طبعا لە سەرەتاوە کاری ئێمەوە بوو کە دڵسۆزم بە سنوورەکە هەروە هەوڵ دەین زۆرترین خزمەت بە سنوورەکەی خۆمان بکەین. کەمێک ئاماژەم پێدا دووباری دەکەین طبعا ئەوەی کە ئەنجامماندا بێت لەو ماوەیەدا نۆشنکردنەوەی ڕێگای قەڵاتزێ ئیسێوە هەروەها نۆشنکردنەوەی ڕێگای گوندی باوزێ و هەروەها ڕێگای چەکوان کەمێک هەبوو کە کۆنکرێت کرا خۆش کرا و کۆمەڵێک بابەتی تر هەروەها لە ڕووی زانستیشەوە هەوڵمانداوە ڕای ئەوەی کە قوتابخانە هەیە هەندێک دەورات بکەینەوە بۆ خوێندکاران بۆی بتوانین لە ڕووی ئاسی ڕۆژبیریەوە بەرەو پێشەوەوان بەرین لەوانەکردنەوەی دەورەی خۆبەخشی لە ڕێگەی مامۆستانی بەرز خۆشەویستەوە سنوورەکەمان هەروەها هێنانی کۆمەڵێک مامۆستای بەڕێز لە ڕووی شارەزا لە بواری گەشتەپێدانی مرۆیی بۆ سنوورەکە بۆی بتوانین زیاتر خەڵک بەرەو پێشەوە بچێت چونکە ئەم سنوورێکی دابڕاوە دوورە لە شارەکان و هەندێک لە خوێندکاران بە زەحمەت دەتوان دەورات ببین یاخۆت بتوان خۆیان پێ بگەین بۆ ئەوەیەوە بتوانن ئاستی خۆیان بەرز بکەن لە قوتابخانە بەرەو پێشەوە بچن. و لە ڕووی خێرخوازیشەوە هەوڵماندەوە دووبارە ینی دەستمان بردووە داواکاریمان پێشکەش کردەوە بە خەڵکی خێرخواز کە هاوکارمان بن بەڵام خۆتان ئاگدارن کە بارودۆخی کوردستان لەو ئاسدانی کە بتوانین خزمەتی پێویست بە خەڵکە بکەین لەبەر ئێمە ئەوەی کە پێمان کراوە هەوڵمانداوە بەردەوامیشەوەی کە پێمان بکرد لە تواناماندا بێ هەوڵی خۆمان دەین بۆ خزمەتکردنی خەڵکەکە بەڵام کە شتێک توانەدا نەبوو دەسەڵات نییە ئەوجا دانیشتوانی سنوورەکەش خۆیان ئاگداری بارودۆخی کوردستان کە ئەم قەیرانەدارەی کە ئێستا بەرۆکی ئەمەی گرت و بەرۆکی هەموو دانیشتوانی گرتووە ئاگدارن کە وای کردو توانین خزمەتی پێویست ئەنجام بدەین. کاگە بەکرد لە ڕووی کەرتی تەندروستیەوە لە چه ئاستێکدا ناحیەی سێوان و هەروەها خزمەتگوزاریەکانتان هەیە کە لە کەرتی تەندروستیدا ئێوە پێویستان بێت؟ واللهی لە ڕووی تەندروستیەوە طبعا هەمانە بەڵام لە ئاستی پێویستانە چونکە بنکەی تەندروستیمانەیە کە شەو ڕۆژکراوەیە بەڵام خزمەتگوزارەکان پێویستی نین دکتۆری تایبەتمەندمانیە تەنها ئەوەی کە هەمانە یاریدەری پزیشکیە کە دەتوانێت خزمەت لەو سنووری پێشکەش بکات و تا لەو ماوەی کەم لێوەداوم لە سنووری ناحەدەست بەکاربوون زۆر هەوڵمانداو کە بتوانین پزیشکی تایبەتمەند بهێنین بۆ ئەو سنوورە بەڵام نەمانتوانیوە هەم لەبەر نەبوونی پزیشکی تایبەت و هەم لەبەر بارودۆخی خراپی بارودۆخی موچە و نەبوونی پێداویستەکانی. زۆر باشە ئێستا ئەوەی کە زۆر زەرور بێ بۆ خەڵکی ناحیەکە بکرێت چییە گرنگترین ئەو پرۆژ و خزمەتانی کە دەوێت بۆیان بکرێ وایە ئەگەرم پرسیارشم بە سەراحەتی بیکەم کاگە بەکرد جیاوازی جەنابەت لەوەی کە وەکو پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستان چوویتەوێ و ئەبێ حتمما جیاوازیە کتێبێت لە ڕووی خزمەتەوە بە ناوچەکە چییە؟ سپاسان دەکەین طبعا ئەو پێداویستانی کە زۆر ئانی و زەرورن بۆ ئێستا لە کاتی ئێستا زۆر پێویستن بریتێ لە ڕێگاوبان چکار ڕێگاوبانەکانمان زۆر وێرانە ڕێگای سەرەکی قەڵاتزێ ئیسێوە پێویستی بە نۆشەکردنەوە هەیە دووبارە هەروەها ڕێگای گوندەکانمان هەمویان پێویستی باوە هەیە کۆنکرێت یاخود قیرتاو بکرێن ئەمەش دەبێتە هۆی زیاتر بژانەوەی سنوورەکە چونکە هەبوون ڕێگاوبان وا دەکات خەڵک دانیشتوان ڕوو لە گوندان خەڵک و هاوڵاتیان بگەڕێنەوە بەسەر گوندەکان بتوان خۆیان بژێن هەروەها بتوان بارودۆخی شارەکانیشمان باشتر و چاکتر بکەن. ئەمە پێداویستی سەرەکیمانە هەروەها کارە باشمان لە ئاسی پێویستدانیە و هەروە
خەدەماتی تەندروستی بە هەمانشیوە هەر باش نییە واروا خوێنەکان هەموو تەواوی سنوورەکەمان گرفتمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر سەرەکی بێ ڕێگاوبانە ئەگەر ڕێگاوبان چارەسەر بکرێت زۆربەی کێشەکانی کەمان چارەسەر دەکرێت ئەوە سەبارەت بە پێداویستەکان هەروەها لە ڕووی فەرمانەکانی سەرتا ئاماژەم پێکرد هەبوونی ڤێتێرنەری هەروەها کشتتوکاڵ و هەروەها ئاگر کوژێنەوە لە سنوورەکاندا زەرورە چونکە سنووری ئێمە زیاتر خەڵکەکەی سەرقاڵە بە ئاژەڵداری و هەروە کاری کشتتوکاڵی ئەمە سەبارەت پرسیارەکەم سەبارەت پرسیاری دووەم طبعاً جیاوازی بەڕێوەبەری ناحی ئێستا لەگەڵ بەڕێوەبەر شوێنەکانی کەم زیاتر دەگەڕێتەوە دەتوانین پرسیارکەین لە خەڵکی لە هاوڵاتین سنوورەکە بەڵام ئەوەی کە بۆ خۆشم بتوانم ئاماژەی بکەم ئەوەیە کە من هەوڵم داوە زیاتر ناو خەڵک دابم و من پێم وابێ ئێستا لە سنوورەکەماندا تاکە بەڕێوەبەری ناحیم کە ماڵەکەم لە ناو ناحیەکەدایە بۆ خۆم ناو خەڵدا دەژیم تێکەڵام ڕۆژانە توان پرسیار ئاراستە بکەن یانی هیچ ڕێگریەک نییە کە بێنە لامان و لەگەڵ یاندام لەگەڵ معاناتی خەڵدا دەژیم و ئەوەی کە پێشمان کرابێ هەوڵماندا و کەم تەرخەویمان نەکردووە و پێم وابێ خەڵکی سنوورەکەش خۆیان ئاگادارن و دەزانن کە ئێمە ئەوەی کە تواناماندا بە هەوڵمانداوە بەڵام ئەوەی کە نەکراوە زیاتر دەگرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانیەوە خزمەت بکات و هەروە بەدەم داواکاریمانەوە نایە بۆ خزمەتکردنی خەڵکەکە ئەگەر نا پێداویستەکانی خەڵک چه بۆ ڕۆژانە ئێمە گەیاندومانە بە سەروی خۆمان و هەروەها بە دوایچوونیشمان کردو بتوانین خزمەت بە سنوورەکە بکەین. زۆر باشە کاکە بوبەکر لایەنە پەیوەندیدارەکانی قەزای پشدەر تا چەند هاوکارتانن و ئێوە داواکارەکانیان پێشکەش دەکەن ئایا بەدەم داواکارەکانی ئێوە دەبن یاخود هەماهەنگیتان هەیە کە پێکەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە داواکارەکانتان جێبەجێ بکرێت خزمەتی زیاتر بەو ناوچەی و بەو دەڤەرە بکرێت؟ لە سنوورەکەماندا خۆشبەختان تا ڕادێکی باش ینی هەمانگی و هاوکاریمان هەیە بەتایبەت لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای پشدەر هیچ گرفتێکمانی و تا ئێستاەوەی کە لە توانیندا و هاوکاری کردوین بەڵام زیاتر کەم و کوڕ یاخود نەبوونی وەڵام بۆ داواکاریەکەمە دەگەڕێتەوە بۆ وەزارەتەکان چونکە ئەگەر لە وەزارەتەوە پشتیوانی نەکرێ و بجەدابین نەکرێ و کار ئاسایی نەکرێ پێم وابێ لە سنوورەکەماندا تەنها بە قایمقامەت و سنووری خۆمان ناتوانین خزمەتی سنوورەکەمان بکەین لەبەرەوە هەموو ئەو گرفتانی کە دێنە بەردەمان زیاتر لە حکوومەتی هەرێمەوە کە ناتوانێت بۆ ئەو بارودۆخی کە تێی کەوتووە ناتوانێت داواکاری ئێمە و داواکاری دانیشتوان جێبەجێ بکات. کاگە بوبەکر کابینەی نۆیەم تا چەند دەتوانێت هەروەها پێم خۆشە لە ئەم کەناڵە خۆشەویستی ئێوە ئەو ئاگادار ئەو ڕابگەێنم کە پێویستێک زۆرمان هەیە بە شەبەکەی کۆڕک و هەروەها ئاسیاسیال و زۆر هەوڵشمانداوە تا ئێستا نەمانتوانیوە لی سوودمەند بە تایبەتی کۆڕک تا ئێستا شەبەکەمان هەر نییە و ئاسیاسل لە کۆمەڵە شوێندا گرفتی هەیە و هاوڵاتیان ڕۆژان پێوەیان پێوە دەکەن کە بۆیان چاک بکرێت بەڵام تا ئێستا نەمانتوانیوە و پێویست خزمەت بکرێت. کاگە بووکردەمێ بەشێکی پرسیارەکەشم هەر بە ڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە چونکە پێوەستە ڕەنگە بە شخصی خۆتەوە و ئەو لیستەی یاو پشکەی کە جەناب لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوێ ئایا تا چەندە لە کابینەی نۆیەمدا ئێوە سوودمەند بوون لە پرۆژە خزمەتگوزاریەکان و پرسیاری دووەمم ئەوەیە کە ئایا ئەتوانم بڵێم لەبەرەوەی کە جەنابەت لەسەر پشکی لایەنێکی دەرەوەی دەسەڵاتی کۆمەڵی ئیسلامی کوردستانی ئەمە بێتە هۆکار بۆەوەی کە ڕەنگە داواکاریەکانتان یا دەرخستەی پرۆژەکانتان وەڵام نەدرێتەوە؟ دەستخۆش بەڵە. طبعا لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا مەسوودمەند نەبووی نیشەکەم بۆ دابین نەکراوە و هیچ داواکاریکی ئێمە جێبەجێ نەکراوە و خزمەت نەهاتووە. ئەوەی کە هاتبێ لەو ماوەی ڕابردووداویشان تەواوکردنی کۆمپڕۆژەیەک بوو کە پرۆژەی ئاومان هەبوو کاتی خۆی لە ساڵی 2014 وەسێنرا بوو بەهۆی قەیرانداروی پاشان لەگەڵ دەست بەکاربوونی پرۆژەکاندا پرۆژەی ئاومان جێبەجێ کراوە بەڵام وەکو پرۆژەی تر تا ئێستا هیچ شتێک بۆ ئێمە جێبەجێ نەکراوە و داخوازەکانمان وەڵامی نەبووە و بەڕاشکاوی پێتان ڕادەگەێنم بەڵێ هیچ شەرموشکۆی ناوێت ئەوەی بەڕاشکاوی بەڕاستی دێڵێن کە دەرخستەکان تەمان بۆ هەموو بەڕێوەبەری ناحیەکان بۆ شوێنەکانی کەش بە هەمان شێوە گرفت و کۆمەڵێک ناڕەحەتی و ئاستەنکەیە بەڵام وەکو بەڕێوەبەری ناحی سەر بە کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئاستەنگ زیاترە بۆ ئێمە ناڕەحەتی زیاترە و گرفت زیاتر و پێویستی بە هەوڵی زیاتر هەیە بۆی بتوانین داواکاری خۆمان بگەێنین و لەوانەیە ئاسانکاری کە بۆ کەسێکی تر دەکرێت بۆ ئێمە نەکرێت. کاو بەکر لە ئێستادا چی پێویستە چ پرۆژەیەک پێویستە کە لەو ناوچەیەدانا جێبەجێ بکرێت بۆ هاوڵاتیەکانی کە بێتەماوی ئەوەی کە خزمەت بە هاوڵاتیەکانی ئەو دەڤەرە بکات؟ داواکاری ئێستا ئێمە بۆ سنوورەکان تەنها بریتە لە نۆژەنکردنەوە ڕێگاکانمان وێرانە پێویستی بە نۆژەنکردنەوە و چاکردن هەیە بۆ بتوان هاوڵاتیان بە ئاسانی هاتوشەوی سەر کشت و کاڵی خۆیان دەوروبەری خۆیان هەروەها بتوان لەو ڕێگەیەوە بن بە تەنها بۆ سلێمانی هاتوشۆ بکەن.
زۆر باشە هیچ پرۆژەیەک تا ئێستا لە ماوەیەکە لەوێبووی ئەو پرۆژانە کامانن کە دەرخستەکانیشت بۆ ئامادەکردوون بەڵام بێوەڵام ماونەتەوە. بەڵێ ئەوەی کە لەبەرەوەی کە پێویستی سەرەکی ئێمە ڕێگاوبان تەبان هیچ ڕێگایەک نییە کە دەرخستن بۆ ئامادە نەکردبێەوە هیچ ڕێگای دەرخستێکیش نەکە من نەمگار بە شوێنی خۆی بەتابەتی بۆ نمونە ئەو دەرخستەی ڕێگای قەڵازەی ئیسیەوە گەیاندومانە بە شوێنی پێویست بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە هەروەها دەرخستەی ڕێگای باوزێ کە بە بڕی 489 میلیۆن دینارە گەیاندومانە تەنانەت بە ئەنجومەنی وەزیرانیش بەڵام تا ئێستا داواکارەکەمان جێبەجێ نەبووە هەروەها دەرخستەی تایبەتمانێ بە ڕێگای ئیسێوە گوندی دەوشان هەروەها ئیسێوە گوندی قەندۆڵ داواکاریەکەمان گەیاندووە بە وەزارەتی ئاوادانکردنەوە تەنانەت ئەو گوندەی کە باسمان گوندی ئەشکەنەکە هاوڵاتێکی بەڕێز سنوورەکە بە ناوی کاک دکتۆر عەلی لەگەڵ برایەکانی بۆ خۆیان کۆنکرێتیان کرد دەرخستەکەی لای ئێمە هەیە بە بڕی 450 میلیۆن دینار کە لە وەزارەتی ئاوادانکردنەوە تا ئێستا 3 ساڵە متابعی دەکەین ساڵانەش داواکاری خۆمان وێ دەکەینەوە بەڵام تا ئێستا وەڵاممان نەدراوەتەوە. زۆر باشە کاگە بکرد دەمەوێت بزانم ئەو بودجەی کە بۆ ناحیەکەتان تەرخان دەکرێت ئەو پرۆژانەی کە تەرخان کراون ڕاستەخۆ لە ئەنجومەنی وەزیرانەوە تەرخان دەکرێت یاخۆت پێیوەستە بە بودجەی تایبەتی پارێزگاکانەوە و لە پارێزگاکانەوە بۆتان دەیا بودجەیەکی تایبەت بە ئیدارەی بۆ نمونە ڕاپەڕین بێت. لەو ماوەی کەم دەست بەکار مەکو بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە ساڵانە هیچ بڕەبودجەیەک دیاری نەکراوە ئەوەی کە کراوە و جێبەجێ بووە بە هەوڵ و کۆشی شخصی بووە زیاتر ینی بەڕێوەبەری ناحیە بۆ منەوە خۆم باز دەکەم هەوڵم داوە لە ڕێگەی بەڕێز قایمت و پاشان ڕێگاوبان و پاشان بەڕێوەتی گشتی ئاوادانکردنەوە پاشان وەزارەتی ئاوادانکردنەوە داواکاریمان گەیاندوو بە سەروی خۆمان و ئەوەی کە بووە جێبەجێ کراوە هەروەها پرۆژەیەکی بچووکمان جێبەجێ کە سەبارەت بە کارەبا لە گوندی باوزەی خۆشەویست کە ناسراوە بە گوندی باوزەی شەهیدان بابەتی دابینکردنی کۆمەڵە بلاجکتۆر بۆ ڕێگای گوندەکە داوامان کرد لە ئەو پارێزگاری ئەو کاتی سلێمانی دکتۆر ئاسۆ بۆی جێبەجێکردن بە سوپاسەوە جێبەجێکرا یعنی ئەو شتانی کە کراون هەموویان بە جوهدی کەسی بوون یعنی هەوڵ و کۆشی کەسی بووە هەوڵمان داوە لە ڕێی خەڵکەوە پێداویستەکان سنوورەکەمان جێبەجێ بکەین ئەگەر نا لەو ماوەیەدا هیچ بودجەیەک داری نەکراوە بڵێ ئەو بڕەپارەی بۆ فڵان ناحیە و ئەو بڕەپارەی بۆ ئەو ناحیە بێت. کاک ئەبوبەکر لە ڕووی گەشتیاریەوە ئەگەر پێت وایە ئەگەر ئەو ڕێگانی چاک بکرێت هاوڵاتیان بۆ گەشتیاری ڕوون و ناوچەیە دەکەن کە بە بەهاراندا دیمەنێکی جوانی هەیە و چەند گوندێکی دیکەشی لەسەر ئایا پێت وایە بە چاکردنی ئەو ڕێگایە گەشتیارێکی زۆر دێتەوە ناوچەیە؟ بەدڵنیاییەوە بەڵە سنوورەکەمان سنوورێکی جوان و قەشەنگە و بە تایبەتی گوندی ئەشکانمان هەروەها گوندی دەوژان کە شوێنێکمانە پێ دەگوتری سوولی دەوژان ئەگەر بێت و ڕێگاکە خۆش بکرێ شوێنێکی لەبار و گونجاو دەڕخسی بۆ هاوڵاتیان تەنانەت هاوڵاتیان دەرەوەی سنووری پێشدەر دەتوان بێن سەردانی بکەن و سوود لە ئەو شوێنە ببینن ئەوە یەکەم دەبێتەوە جوانکردنی سنوورەکە دووەمیشان دەبێتەوە ڕخسانی هەلی کار بە کۆمەڵ لە هاو نیشتیمانن کە لەوێ بتوان ژانی خۆیان دابین بکەن وە کۆمەڵە شوێنی کەشێت تەمان بۆ زانیاری هاوڵاتیانی خۆشەویست ئێمە لە 2016 حەفدەوە ئەو شوێنەمان هەموو دیاری کردووە لە ڕێگەی سەردانی شوێنەکە هەروەها پرسکردن بە هاوڵاتیان شوێنەکانمان دیاری کردو بە نووسرا و ئاراستەی سەروی خۆمان کردو لە قایمت و هەروەها لە شوێنەکانی ترکە ئاگادارمان کردوون تەنانەت گەیاندومان بۆ وەزارەتی کشت و کاڵ کە کۆمەڵە شوێنمان هەیە دەکرێت سوودی لێ ببینرێ بۆ باری تەنانەت بەندا و هەروەها بۆ ماسی ئەوە بۆ گەشتیاری بۆ شتیکە سوودی لێ ببینرێ. کاگە بکرد ئەم پەراوێز خستنەی ناحیەکەتان تا چەندە بووەتە هۆکاری ئەوەی کە خەڵک زیاتر لە ناحیەکە بێتە دەرەوە ڕوو لە ناوەندی قەزا و شارەکانی دیکە بکە و لە نەکتەنها ناوەندی ناحیەکە گوندەکانیش مادام کاوەدانیان بۆ ناکرێتەوە مادام ڕێگۆبانیان چاک ناکرێت گوندەکانیش ڕۆ چۆڵبوون بچن. بەدڵنیاییەوە نەبوونی خزمگوزاری وا دەکە هاوڵاتیان کۆچ بکەن بەرەو شارەکان بەدڵنیای شەوا بوو لە ڕابردوودا هاوڵاتیان بەشێکی زۆریان کە سنوورەکان بەجێ هێشتووە و هەروەها ئەو ناحی ئێمە ناحیەکی سە سنووریە پێشتر ڕێگایەکە بوو لە قەندۆڵ هاوڵاتیان دەیانتوانین سوودی لێ ببین بۆ هاوردەکردن ئەناردەکردنی کۆمەڵە کەلوپەل بۆ ئێران بەڵام لە دوای ساڵ 2017 ئەنجام داین ڕێفراندۆ بەتەواوەتی ئەو سنوورەش داخرا و هاوڵاتیان بێبەش بوون لەو سوودەکەدا بینی لەو سنوورە. طبعا نەبوونی ئەو خزمەتگوزاریانی وای کردووە کە هاوڵاتیان ڕووکە لە شارەکان بەڵام قەیرانی ئێستای دارایی کە نەبوونی پاشەکەوتی موچە هەروەها بڕینی موچە هەروەها هەر شوێنەوەکردنی موچەوای کرد کە ئەو هاوڵاتیان لەمە دووە بەرەو گوندەکان بێنەوە دووبارە پێدەچێت لەمە دووە هاوڵاتیان بەرەو گوندەکان بێنەوە بتوان بۆی ژانی خۆیان دابین بکەن لە ڕێی گوندەکانیانەوە.
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەوبەکر ئەحمەد بەڕێبەری ناحیەی ئیسێوان زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. ئازان لە بڕگەی لەگەڵ پامنێران دەچمە کەلار لای پامنێرمەکانی ئەمڕۆی کەلار و گەرمیان چین کە چەند ڕۆژێکە دیارە ئەو بازاڕشکە کراوەتەوە دەمەوێت تازەترین زانیاریمان پێ بدەیت. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت. من ئێستا لە ناو شاری یاری کەلارم لێرە بۆ سێم ڕۆژ فیستیڤاڵی بازار لە گەرمیان بەردەوامی هەیە. دیاران فیستیڤاڵە وەک ئاشکرایە زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و بیانی بەشداریان کردو لەم فێستیڤاڵەدا کە دابەش بوون بەسەر 13 جۆر پێشانگا هەر لە بەرهەمە خواردەمەنیەکان و کەلوپە لە بیناسازیەکان و ئامێرەکارەبایەکانی ناوماڵ و جلوبەرگ و شیرینی و کاری دەستی خانمان و خواردنە کوردەوارەکان تیدا بەشداریان کردووە. هەرێمی کوردستان بەشداریان لەم فێستیڤاڵە کردووە بە بەرهەمە ناوخۆیەکانیان بەو کارانی کە خۆیان بەرهەمیان هێناوە. من بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی فێستیڤاڵەکە کاک عومەر نەجم سەرپەرشتیاری فێستیڤاڵەکەم لەگەڵە. کاک عومەر سڵاو لێ بێگەر پێمان بڵێ کاروباری فێستیڤاڵەکە لە سێم ڕۆژە چۆن بەڕێواچێ؟ بڵێ سەرەتا بەخێراتدانەکەم سپاس بۆ بەرنامە و دەرفەتە. دیارە خۆشبەختانەوە کە پلانمان مۆدانا بوو بە بەشداری هاوڵاتیەکی زۆر لە دەرەوەی گەرمیان و ناو گەرمیان فیستیڤاڵەکە زۆر بە باشی بەڕێوە چوو بە قەرەباڵخی و زیاد لەوەی کە ئێمە چاوەڕوانمان نەکرد قەرەباڵخی و ئیزدیحام دروست بوو و خەڵک بە تامەزرۆیەوە هاتن ناو فیستیڤاڵ و سەیری نمایش و کڕینی پێداویستەکانیان لێرە دەسەکەوت. باسێکی ئەوم بۆ بکە چۆن بوو فکرەی با بڵێن بیرۆکەی ئەم فێستیڤاڵەتان بۆ هەولە گەرمیان کەونی من ئاگادارم هەر لە سەرەتای بیرۆکەکەەوە بەتەنیا خۆتان هەر لە ڕێخستنەوە و لە داڕشنەکەیەوە بەتەنیا خۆتان خەریبوون چۆن بوو ئەم فکرێتان بۆ هات؟ بەڵە دیارە سەرەتا پێش چەند ساڵێک ڕاستەکەی من زۆر بیرم لەوە کردەوە کە بە دوای دەرچەیەکا بگەڕێم جیاواز ڕێگەیەکی جیاواز بگەڕێم بۆی هاوڵاتی بتوانێت لە ڕێگەیەکی ترەوە بازار بکات جیاواز لە بازاری ئاسایی هەم لە ڕووی نرخەوە جیاواز بێت هەم لە ڕووی ئەوە کە لە کەشێکی تایبەتە مامەڵە بکات. بۆیە لە پاشەوەی کە لە چەند وڵاتێک خۆم بەشداری پێشەنگای جیاوازم کردووە لە پێشەنگای نێودەوڵەتی دوبەی لە تورکیا بەشداری ئەو شوێنانم کردووە هاتم دیراسەیەکی وردی ئەم بابەتانم کرد و خۆشبەختانە لەگەڵ کۆمەڵی ستافی ترا هاتین پلانێکماندانە و لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکەم لێ ئاگادار کردەوە لە ئیداری گەرمیان و ناوچەکە. سپاس بۆ هەموو لایەکیان کە زۆر بە گەرم گۆڕیەوە بەدەمانەوەتن و هاوکارێکی باشمان بوون لەوەی کە ئەم پلانەماندانە کە لە گەرمیانە کۆمەڵی کارگەی زۆر باشمانێ و لە کوردستانیشا بە شێوەیەکی گشتی ئەم کارگە و خاوەن کار و خاوەن پیشە و داهێنەرانە دەرفەتێک نەبوو کە خەڵک بیان ناسیێ هاوڵاتی بیان ناسیێ یاخود هاوڵاتیان پیان خۆش بە ئەو کاڵا و شمەک و بەرهەمانەی کە ئەیکڕن خاوەنەکانیان بناسن بۆی کە پرسیاریان لێ بکەن لەسەر شێواز و کوالەتی بەرهەمەکان. ئەم دەرفەتەمان بە هەلێکی باش زانی کە ئێمە ناوچەی گەرمیان هەڵبژارد کە گەرمیان شوێنێکی زۆر استراتیژی لە هەرێمی کوردستان بە حکومیەوەی کەوتۆتی نێوان 5 پارێزگا و 3 دەواازەی سنووری لەسرە و هەروە هاو سنوورە لەگەڵ خواروی عێراق کە هاوڵاتیەک و گەشتارێکی زۆری عەرەب ڕۆکەنە ناوچەکە. بۆیە گەرمیان لە ڕووی استراتیژیەوە شوێنێکی جوگرافی گرنگی هەبوو بۆم بابەتە و هەروەها دەوڵەمەنە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی هەلی کارەوە ئێمە پێمان خۆش بوو کە زیاتر دەرفەت بۆ هاوڵاتیانی سنوورەکەمان بڕخسێنی لەم بابەتە. زۆر باشە کارە جیاوازەکانی فێستیڤاڵ لە چی پێکاتە بۆ ئەوەی من ئاگادار بم چەند چالاکیێکی جۆرا و جۆر وە تێدا داهێنانی قوتابیانی بەشە جیاوازەکانی زانکۆی گەرمیان شتەیە بەشدار بوون. ئەگەر پێمان بڵێ زیاتر کارە جیاوازەکانی ئەم فێستیڤاڵە چی بوو لە چاو فێستیڤاڵەکانی ترا کە لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە؟ بەڵە دیارە فیستیڤاڵەکەی مەوەکە جای کاتەوە لە فیستیڤاڵەکانی تر لە سەرەتای ئەوە بوو کە هاتین بابەتی جیاوازمان هەڵبژار جەناحی جیاوازمان هەڵبژار کە کردمان بە 13 جۆر پێشەنگا بۆی کە هەم سەرەتاوە هەوڵماندا کە ئەوانەی کە شتی جیاوازن لە خواردەمەنی شتی جیاواز بێنین ینی لە کاری دەستی شتی جیاواز بێنی لە کۆمپانیەکان کۆمپانیای جیاواز بێنی خۆشبەختانە کۆمەڵێک پێشەوەی وەڵامی پرسیارەکە دەمە کۆمەڵێک براندی زۆر باش بەشداریان لە فیستیڤاڵەکە ئێمە کردووە. ئەگەر نمونەت بۆ بێنمەوە کاگاوار بۆ نمونە براندی قاوەی کوردی کار بۆ خۆ ناساندنیان و هەروە ناساندنیان بە دەرەوە هەروەها
دەرمانی سروشتی دەرمانێک دروستەکرێت لە کفری بۆ هەموو کوردستان ئەنێرێت تەنانەت بۆ دەروی وڵاتی ئێستا ئەنێرێ ئەم دەرمانە بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر زام چاکەکاتەوە سوتاوی چاکەکاتەوە ئەمانە هەمووی لێرە بەشدارن لەگەڵەوە مثلم خواردەمەنی کوردەواری جیاواز کە تێکەڵ بە کولتوری لێرە مثلم لەگەڵ نزیکبوونمان لە عەرەب بۆ نەخواردنی دلێمی هەیە بڕیارە ئەمڕۆ شێفەکانی گەرمیان بەشێکیان بێن لێرە خواردنی دلێمی دروستکەن من لێرەوە جەنابتان و ستافەکەش داوەتەکەم ئینشەڵا بۆ خواردنە تایبەتە و ستافێک شێفێکمان لێرە بڕیاری داوە کە ئەمڕۆ شتێکی زۆر جیاواز بکە خواردنێکە کە دلێمی بەگەس ئەکرێت یعنی شتێکی تایبەتە و نەکراوە پێشتر یعنی وەکو داهێنانێکم ڕۆیکە ئەگەر ستافەکەت لێمان قبول بکەن داوەتیانەکەین لێرەوە لە خزمەتیانە بن بۆ سبەینێ و ڕۆژانی داهاتووتر ئەوەی کە ئەم فیستیڤالە جیاکاتەوە ئەم پێشەنگا لە پێشەنگاکانی تر ئێمە گرنگیەکی تەواویشمان داوە بە ناوەندەکانی خوێندن لە ڕووی زانکۆ و پەیمانگا و ناوەندەکانی خوێندن ئەو قوتابخانە تایبەتانی کە لێرە بەشداری ئەەکەن و هەروەها زانکۆی گەریمانش کە دوێنێ سەرۆکی زانکۆی گەرمان شتی تایبەتیان هەیە بۆ نمونە لە ڕووی ئەوە باسی کەم کە دەمچاوی مناڵ ڕەنگەکان شانۆ ئەەکەن سیمینار ئەەکەن گرنگیم بە بابەتان دەن کۆمەڵی یاری جیاواز و سەرنجڕاکێشەکەم بۆ مناڵەکان هەروەها ستافی بەشی فیزیا لە زانکۆی گەرمیان کۆمەڵێک داهێنانی جوانیان کرد و کۆمەڵێک ئامێری جوانیان بەر زۆر سپاس بۆ پەیامنێرمان هاوار محەممەد کە لە کەلارەوە لەگەڵماناوەی سپاس بۆ زانیاریەکانت وەلازان دەچی لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات. دووبارە سڵاتانی بەدازان دەگەڕێنەوە لای پەیامنێرانمان دەچینە پارێزگای هەڵەبجە سامان فەتاح وەردەگرین سامان سڵای خوا لەبێت دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ بەڵێ سڵاوتان لێ بێدانیار لە ئێسادا لە هەڵەبجە کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە گفتوگویەکی کراوی ڕەخستەوە بۆ کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەکە باز لە نوێترین بەرەو پێشچوونەکانی کەیسی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی و وەرگرتنەوەی قەرەبووی مادی بۆ کەسوکاری شەهیدانی کیمیاباران ڕەخستوە لێرە لە وەڵی میر بەشێکی زۆر لە کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە لێرەن و لە بە ئامادەبوونی پارێزەران و گروپی دادوەری جیهانی لێرە گفتوگۆەکەن و نوێترین دەرەنجامی بەرەو پێشچوونەکانی دادگاییکردنی و کەسانی کە چەکی کیمیایان فرۆشتووە بە ڕژەمی بەعەز لێرە بەڕێوە چێت من کاگایەت کاکەی پارێزەری کەیسی قوربانیانی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەم لەگەڵایە کاگای سواز بۆ دەرفەتە نوێترین و بەرەو پێشچوونی کەیسی دادگاییکردنی و ئەو کەسانی کە چەکی کیمیایان فرۆشتووە بە ڕژەمی بەعەز بەکوێ گەشتووە گەر نوێترین زانیاریمان پێ بدەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لێرە دیارە ئێمە دۆسەی پرسی قەرەبوو دوای بڕیارەکانی دادگای باڵای تاوانی عراق پرسێکە کە ئێمە هەردەم لەگەڵ بەغا کێشەمان هەبوو پاشان هاتینە سەرەوەی کە بەداخەوە لەگەڵ بەغدا ناگەینە هیچ ئەنجامێک بۆ پرسی قەرەبوو لە هەڵەبجە لە ڕێگەی پارێزەرانی MMLۆی ئەمریکی ئەو کۆمپانیایە ماوەی 12 ساڵە کار دەکەن لەسەر ئەو دۆسی کە عێراق خۆی خاوەنی ئەو چەکە کیمیایانە نەبوو ئەگەر بێ ئەو کۆمپانیا بیانیانە نەبوو بۆیە ئێستا لە کاتی ئێستا ئێمەوە بۆ 2 ساڵ زیاتر دەچێت لە دادگای هەڵەبجە بۆش هەڵەبجە ویسمان لەکوێ کیمیاباران کراوە لەوێەوە دەست بکەین بە پرسی قەرەبۆ دادگای بەرای هەڵەبجەمان کردە سەنجی مەحەک بۆ یەکلاکردنەوەی ئەم دۆسیە و ئەوەی خۆشبەختانە ئەو بەڵگانەی کە پێشتر ڕەنگە تا ئێستش دەتوانم بڵێم لە هیچ شوێنێک لە عێراق ئەو بەڵگانە نییە تەنها لەلایەن ئەو کۆمپانیە بیانیانەوەی کە توانیمانە لە دادگای بەرای هەڵەبجە تا ئێستا بەڵگەیەکی زۆر باش بخەینە ڕوو بەڵام ئەوەی ئێمە دڵگرانیە بۆ ئێمە پەرلەمانی کوردستان بە ئەرچی خۆی هەڵنەستاوە بۆیە ئێمە ئێستا ئەوڕۆ لەگەڵ خەڵکی بەشمێنەتی هەڵەبجە کەسوکاری سەربەرزی قوربانیانی کیمیاباران لێرە کۆبووینێتەوە بۆی فشار بخینە سەر پەرلەمانی کوردستان ئێمە لە 2017ەوە پرۆژە یاسایەکمان داوەتە پەرلەمانی کوردستان داوامان کردووە کە پرسی قەرەبوو پرسی چەکە کیمیایەکان و کۆمپانیا بیانیەکان و ئەوانە بکرێتە یاسایەک لە پەرلەمانی کوردستان و پرۆژە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان خەوتووە ئێمە لێرەوە دەمانەوێت دەنجی خەڵکی هەڵەبجە بگەینین بۆ پەرلەمانی کوردستان بڵین هاوشان لەگەڵ دادگا ئێمە ئەگەر بڕیارێکی ناوخۆمان نەبێ یاسایەکی ناوخۆمان نەبێ بۆ پرسی قەرەبوو ئەگەر تۆ بتەوێت تەنها لەسەر قانونی مەدەنی عێراقی
پرسی قەرەبوو بجوولێنی ڕەنگە ئەوە نەبێ ئەوەی خەڵکی هەڵەبجە داوای دەکە بۆیە ئێمە ئەو ڕلێرە کۆبووینێتەوە بۆی داوا لە خەڵکی هەڵەبجە بکەین داوای لە کەسوکاری سەربەرزی قوربانیانی چیمیا باران بکەین فشارێک بخەینە سەر پەرلەمانی کوردستان فراکسیۆنیەکان بڵێن بەسە ئەو هەوڵانەی کە ئێستا لە پەرلەمان لەسەر کۆمەڵێک شت کۆ دەبنەوە کە ڕەنگە هیچ سوودێکی بۆ خەڵکی هەڵەبجە و سەردەم قوربانیانی جێنۆساید نەبی ئێمە داوا دەکەین یاسایەکمان هەیە و فراکسیۆنەکان یەک بە یەک ئێمە لەگەڵ بەڕێز کاک عەبدوڵڵا نەورۆڵی پارێزگای پێشووی هەڵەبجە کۆمەڵەی قوربانیان هەموو لایەنە بەڵام بەداخۆ تا ئێستا کەس خەمی لێ ناخۆ دەگەر بە کوردی پێم بڵێ ئێستا بە کەسوکاری شەهیدان ئەڵێن چیەوە ئێمە بە کەسوکاری شەهیدان دەڵێن چۆن دۆسیی دادگای باڵای تاوانی عێراق بە یەک لایەی کراوە و هەڵەبجە بە جینۆسایت ناسێنرا ئاواش پرسی قەرەبۆکە لە دادگا دەبینە پێش بەڵام چاوەڕانی پەرلەمانی کوردستانی یاسایەکمان بۆ دەرکە هاوشانی دادگای بەرایی بتوانین پشت ببەستن بەو یاسایە ناوخۆیە زۆر سپاس بەڵێ 2 ساڵە دادگای بەڕێوەچوونی دادگای دانیشتنی دادگایەکانی ئەو کۆمپانیا و کەسایەتیانەی کە چەکی کیمیاویان فرۆشتووە بە ڕژەمی بەعەز لێرە لە دادگای بەرایی هەڵەبجە بەڕێوە دەچێت وەک پارێزەر ئاەت کاکەی ئاماژەی بۆشدا تاکو ئێستا لە لایەن حکوومەتی عێراقەوە قەرەبووی کەسوکاری شەهیدان و قوربانیەکانی کیمیابارانی هەڵەبجە نەکراوەتەوە و ئەمان داواکەن کە پەرلەمانی کوردستانیش کەم تەرخەمە لە ئێستادا لەو گفتوکۆکراوی کە ئێستا قەرارە لە کەمێکی تر دەست پێ بکە لەگەڵ کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە باز لەوە دەکەن فشارێک دروستکەن بۆ پەرلەمانی کوردستان کە ئەوانیش بێنە سەرخەدە و یاسایی کە تایبەتە بە قەرەبووی جینۆساید و ئەو کەسانی کە زەرمەند لە کیمیابارانی هەڵەبجە و شوێنەکانی تر قەرەبوو بکرێنەوە بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە پەرلەمانی کوردستان لە ئێستادا زۆر کەم تەرخەمەوە بە پێی پێویست بەدەم خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدانی هەڵەبجەوە نهاتون ئەوان دەیانەوێت لە ڕێگەی کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەوە قوربانیانی هەڵەبجەوە فشارێک دروستکەن لەسەر پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ئەو یاسایە زیندوو بکاتەوە ئەوانش لە ڕێگەی ئەو یاسایە بتوانن زیاتر کەیسی سکاڵانووسین و دانیشتەکانی دادگای بەرایی هەڵەبجە لەسەر ئەو کەسانی کە چەکی کیمیاویان فرۆشتووە بە ڕژەمی بەعەز باشتر بەڕێوە بچێت. زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بووی. ڕاستەوخۆ دەچینە هەولێر لای پامنێرمان ئیدریس سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر بەگشتی چین. سڵاوی خوای گەورە لێ بێ کاک جەلال بەیانتان باش بەڵێ ماوەی 4 ساڵە هیچ بڕەنەوتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەسەر هاوڵاتیان دادابەش نەکراوە لێرە و لەوێ خێرخوازان بە هەوڵ و هیمەتی خۆیانەوە لە ڕێگەی چەندی خێرخوازێکەوە بەسەر پەرشتی کەسێکەوە هەڵ لە بژێردرێن بۆی لە ڕێگەی ئەو خێرخوازانەوە نەوت بەسەر هاوڵاتیان دادابەش بکرێت بە تایبەت ئەو هاوڵاتیانەیەکەوە دەستکورت و هەژارن کە ناتوانن ئەو بڕەنەوتە پێویستە بۆ خۆ گەرمکردنەوەی ماڵان جێبەجێ بکەن بەڵێ من ئێستا دەسمێت لە یەکێک لەو مامۆستانەی کەەوە سەرپەرشتی دەکات کە کۆمەڵێک بڕەنەوتی ئامادە کردووە تاوەکو بەسەر ئەو خێرزانە هەژارانە دادابەش بکەن من مامۆستا ئەمیرم لەگەڵدایان مامۆستا سڵاوی خوای گەورە لێبێ ئەگەر بێتی ئێرە ئەو بڕەنەوتە چەندە کە دەتەنەوێت بەسەر هاوڵاتیان دادابەش بکەن ئەو هاوڵاتیانە چێشن کە سوود لەو بڕەنەوتە وەردەگرن. بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن ئەو بڕەنەوتەی کە تەوزیع دەکرێت ئێستا ئینشاءالله لەلایەن خوێرخوازانەوە دابین کرایە هەر ماڵی 2 جەلیکانە جەلیکانی 20 لیتری طبیعی لێرە ینی ناوە ئەو مسلمانانە ئەو هیمەتە دەکەن خوا خیران بنووسی مسلمانانی دیکەی برن هەولێرش بەشداری ئەو خێر دەکەن خوا مۆفەقیان بکە. ئەو هاوڵاتیانە چێنکەوە سوود لەون بڕەنەوتە وەردەگرن یاخود ئەو بڕەنەوتە بەشیان دەکات یاخود ئێوە بەردەوام دەبن لە هاوکاریکردنیان بێگومان بەش ناکە ئەو خەڵکانەی ئەو نەوتەش وەردەگرن ئەو زیاتر خەڵکی کەم دەرامەت و بێتوانە و ینی هەم بەڕاستی هەژارن ینی ئەگەر یارمەتی و کۆمەکی ئەو مسلمانان نەبی بێگومان حاڵیان شەڕتر و بێتاقەتر دەبی خوای گەورە خێرە هەموو مسلمانە بنووسی کە بەشدارن لەو خێرێ. ماوەسا ئێوە بەردەوامیتان لەسەر ئەم کارانە تا چۆنە و ئێوە تاوەکو چەند بەردەوام دەبن؟ بەردەوامین الحەمدولیلا بە ئەرزاقیش زۆر جار ئەو کۆمەکانە هەر دەگا ئینشاءالله نەوتیش الحەمدولیلا ینی تا ئێستاوە لە بیداەتی زستانەوە لەوانەیە 6 بەرمیل تەوزیع کرابی زیاتریش طبیعی ئەوە لەو مزگەوتێکی وەکو ئێمە کە مزگەوتێکی گچکەیە ئەو ژمارەیە لەوانەیە زۆر بیتن خەڵکی ئەو منتیقێش بە حکمەوەی مجەمەعی مجەمەعێکی هەژار نشینین
مهم ئەوەیە شتێک بکەین انشاءالله حرەکەیەکە بی جوولەیەکە بیت انشاءالله. بەڵێ من ئێستا دەمەوێت بسم لای یەکێکی تر لەو سەرپەرشتیارانەیەکەوە نەوتەکە کۆ دەکاتەوە یاخود هاوکاری لە خرمەدان کۆ دەکاتەوە تاوەکو ئەو بڕەنەوتە دابین بکات. سڵاو دەبێت کاک حاجی ئەگەر بیتە ئێرانە زۆر سپاس. ئەو کەسانە چێن کە هاوکاریەکان بۆ ئێوە کۆ دەکەنەوە یاخود ئێوە دەستیان پێیان دەڵێن کە هاوکاریتان بکەن و بەسەر خەڵکی هەژاردا ئەم هاوکاریە دابش بکەن. وڵای خۆم بەهرەکە لە ئیسکان نەمکردە لە سەهۆڵەکەی نەمکردێت لە سەروی عەرشەوە خوای گەورەوە بەرەی پێدامە باوەڕش کردارە ویژدانە پلەی سەرما لەژێر خاڵەوەیە چت پێخۆشە ئاینی ماوە فەرمانمان پێ دەکات لۆ برای دیریش ئەوت پێخۆش بناو لە خەڵک تاقی دەکەمەوە سەرمادارەکانی کوردستان وەشی جوولەکەکانی مەکەی گوتیانە ئەو بەکری سەدیق ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ خوا هەژارە نادەن لە سەتا نۆتی بە سەتا دوا ڕۆژ ئاهلی خێر هەر دەمینێ زۆر سەرمایه‌دارە فێر لێ دەکا ئینشاڵڵا خوا کەریمە ئیبلەس یەکسەر گۆتی سەجدەی نابم برەی نایکەم باوەڕش ویژدانە ئەو هەژارانەی ئەو دەوڵەمەندانەی کە ئێوە ڕوویان تێدەکەن تا چەند هاوکاری ئێوەن وەڵا 180 ڕوومان دەشتێنن و چەندەها جار پەیوەندی تەلەفۆنی وەڵام نادەن و دەرەی خۆمان هەیە بەس خوایەکی گەورەیە ئاگادارە لە ناخەوە ناتوانن فێری لێ بکەن بەو ماڵش سۆرەکرێنەوە داغەکرێنەوە مەزلومەکی لار شوێنێک بی خەمی لێ نەخۆی بەرپرسیاری دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڵێ کاک جەلال ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە شاری هەولێر سەبارەت بە دابەشکردنەوە بەسەر هەژارانی ئەو ناوچەیەدا زۆر سپاس بۆ پەیامێرمان ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمانەوەی دەچینە سلێمانی ڕامیا عوسمان وەردەگرین ڕامیا سڵاوی خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین بەڵێ دانیە سڵاوی خواتان لێبێت لەوە دەست پێ دەکەم کە هەفتەی ڕابردوو دەنگۆیەک بڵاوەوە سەبارەت بە ڤایرۆسێکی ئەنفلۆسای باڵندا بەتایبەت لە نێو پەلەوەراندا دیارە بە پێوە دەداچوونەکانی من ئەو ڤایرۆسی کە لە نێو پەلەوەران و کێڵە پەلەوەریەکان بڵاوبووە لە پارێزگای سڵاحەدینی عێراق بووە کە یەکێک لە کێڵگە پەلەوەریەکان ئەم ڤایرۆسی تێدا بڵاوبووەتەوە بەداخۆ سەرجەم پەلەوەرەکانی ینی بڵێن مردوون ئەو پەلەوەرانەی کە هەبووە بەهۆی ئەم پەتایەوە کە لە نێو باڵندەکاندا بڵاوبیەوە و لێکۆڵینەوە کراوە کە هیچ زیانێکی بۆ مرۆڤ نەبووە ئەم جۆرە ڤایرۆسی کە لە نێو ئەو پەلەوەرانەدا بڵاوبووێتەوە و من قسەم کرد لەگەڵ بەشێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە شاری سلێمانی وتیان تاوەکو ئێستا ئەم ڤایرۆسا نەگەیشتووە بە شاری سلێمانی و نێو پارێزگاکانی تریش دڵنیانیم کە گەیشت پێێت یاخودنا بەڵام دەوترێت جۆرێکی خراپی ڤایرۆسی باڵندەیە ڤایرۆسی پەلەوەرە کە لە نێو پەلەوەر بڵا دەبێتەوە سەرجەم پەلەوەرەکان دەمرن لە هەمان کادا بۆیە ینی ئەوان دەستیان کردووە بە تاقیمکردن و دەرمان ڕێژکردنی نێو کێڵگە پەلەوەریەکانن بۆی کە دوور بن لەو پەتایە چونکە ئەگەر بێتەوە مە بڵا بێتەوە لە نێو کێڵگە پەلەوەریەکان بێکمان زیانێکی زۆر بەرخاون کێڵگە پەلەوەریەکان دەکات و زیانێکی زۆری مادی دەکەن لەمڕۆوە و ئەوان ڕێکاری توندیان گرتوتە بەر بۆی کە بە دوور بن لەم جۆرە ڤایرۆسەکە لە نێو کێڵگە پەلەوەریەکاندا بڵاوبووەتەوە لە لایەکی دیکەوە ینی من قسەم لەگەڵ لیژنە قایمقامەتەکانی پارێزگای سلێمانی کردووە سەبارەت بەداخستنی ئەو شوێنانەی کە شوێنی نێرگەلە کێشانن بەتایبەت بۆ مێرد منداڵان وەکو ئاگداری لە ماوەی مانگی ڕابردوو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بڕیارێکیان دەرکرد کە هەر خاوەن کافتریایەک پابەند نەبێ بە ئەو ڕێنمایی کە لە قایمقامەتی سلێمانی و دەرچوو سەبارەت بە ڕێگریکردن لە مێرد منداڵان کە سەردانی کافتریاکان دەکەن ڕوبەڕووی ئیجراعاتی یاسایی دەبنەوە و ڕێگە بە هیچ کافتریاک نادێت کە مێرد منداڵ سەردانی بکات وە نێرگەلە و کاری دیکە بکات لە نێو کافتریاکانە لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوو دانیار لە سنووری پارێزگای سلێمانی نەکات لە سنووری پارێزگای سلێمانی هەر لە خودی سەنتەری شاری سلێمانی 11 کافتریا داخراون و ئیجراعاتیان بەرامبەر کراوە بۆی کە پابەندی ئەو ڕێنمایەی قایمقامەتی سلێمانی نەبوون بۆ ڕێگریکردن لە مێرد منداڵان 11 شوێن داخراوە خاوەنەکانیان ئیجراعاتیان لەگەڵا کراوە بەشێکیان ئیجراعاتی مادی بووە واتە سەرپێچیەکان بە مادی چارەسەرکراون و بەشێکیان ڕوبەڕووی یاسا کراونەتەوە ینی بەپێی ئەو ڕێنمایی کە هەیە لە قایمقامەتی سلێمانی ئەگەر بێت و جاری یەکەم وەکو ئاگادارکردنەوەیە جاری دووەم سزای مادی دەدرێەوە جاری سێم ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە لە نێو ئەو 11 کافتریایی کە داخراون بەشێکیان ڕوبەڕووی سزای یاسایی بوونەتەوە و ئیجراعاتی یاساییان بەرامبەر کراوە لە دادگاکان بۆی کە پابەندی ئەو ڕێنماییە نەبوون کە لە قایمقامەتی سلێمانیەوە دەرچووە سەبارەت بە دابشکردنی نەوتیش تا ئێستا دانیار هیچ زانیاریەکی ئەو تۆ لە بەردەستانیە چونکە من چەند ڕۆژێکە لەگەڵ
بڵێن سوتەمەنی سلێمانی لەسەر خەتەم بەڵام وەڵامی پەیوەندیەکان وەکو پێویست نادەنەوە ئەگەر وەڵامیش بنەوە ینی ڕوونکردنەوە و زانیاریمان پێ نادەن ئایا دابشکردنەوە لە سنووری پارێزگای سلێمانی گەیشتووە بەکوێ چونکە خۆ دەزانی لە ئێستادا بەفر لە چواردەوری سلێمانی و شار و شارشکانی تر باری و پلەکانی گەرمی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە بۆیە هاوڵاتیان لە ئێستا لە هەموو کات زیاتر پێویستیان بە نەوتی سپی هەیە بەڵام تاوەکو ئێستا بەشێکی زۆر لە مەڵبندەکانی شاری سلێمانی نەوتیان پێ نەدراوە خەڵکی چاوەڕێ ئەوەن کە بەرمیلێک نەوت لە حکوومەتەوە وەربگرن چونکە دۆخی ژیانی خەڵک لە ئێستادا وەکو پێویست نییە بتوانن نەوت بکڕن بۆیە چاوەڕوانی دەستی حکوومەتن حکوومەتیش لە ئێستادا هیچ پلانێک لە ئارادا نییە ئایا نەوت دەگاتە سەرجە مەڵبندەکان یاخۆ نا چونکە بەپێی ئەو پێوەرەی کە هەیە نزیکەی 20 میلیۆن لتر بۆ پارێزگای سلێمانی دابین کراوە کە بڕێکی ئەجگار کەمەوە بەشی پارێزگای سلێمانی ناکات بۆیە داواکراوە کە ئەو بڕە زیاد بکرێ بەڵام تاوەکو ئێستا هیچ دەنگۆیەک نییە لەسەر زیادکردنی ئەو بڕە یاخودنا بەڵێ زانیار ئەوە دانیار ئەوە زانیاریەکانی ڕۆژبوو لە پارێزگای سلێمانی. زۆر باشە زۆر سپاس ڕامیار کە لە ناحیەی پیرەمەگرونەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. وەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی مەترسیەکانی وشکە ساڵی بزانین هۆکارەکانی چین و بە تایبەتی تر بزانین ئەمساڵ ئەو ڕێژە بارانبارینە باریۆ کە مەترسی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە ناوچە گەرمیانیەکان ڕوونەدات گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ زۆر بەڕێز سیروان ساڵەش شارەزای کەشناسی کە لە کەلارەوە میوانی بەرنامەکەمانە کاک سیروان سڵای خوا لێبێت سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵای خوا لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس کاک سیروان تێڕوانینی تۆ لێکۆڵینەوەی تۆ چییە بۆ ئەو ڕێژە بارانبارینەی کە لەم ساڵدا باریوە ئایا دەبێت تەمای ئەوەی کە مەترسی وشکە ساڵی نەبێت لە هەرێمی کوردستان بە تایبەت لە ناوچەکانی گەرمیان؟ بەڵێ وەرزی بارانبارین بە کەمباران لە بەتایبەتی لە ناوچەکانی گەرمیان دەستی پێکرد. ئێمە لە هەرێمی کوردستان لە ناوچە کوێستانەکان تاکو ئێستاکە هیچ مەترسیەکی وشکە ساڵی نییە چونکە لە ناوچە کوێستانەکان زیاتر لە 200 میلیمەتر باران باریوە ئەو ناوچانە پێی دەوترێت ناوچەی بارانبارینی مسۆگەر کە نزیکەی 500 میلی وەرزی دابارین داواتە لە مانگی 10 بۆ مانگی 5 بەڵام بەنسبەت ناوچەکانی گەرمیانەوە تاکو ئێستا بڕی بارانەکە کەمە کە لە ناوچەکە دەشتایەکانی ناوەڕاست و باشووری گەرمیان لە بینی 70 بۆ 80 میلیمەتر باران باریوە و هەرچی ناوچەکانی باکووری گەرمیان ئەو ناوچانەی کە نزیکی ناوچە کوێستانەکانن زیاتر لە 150 میلیمەتر باران باریوە. ئەم ڕێژەیە کەمە لە ڕاستیدا بە گوێرەی یعنی ئاستی ستانداردی بارانبارینی ناوچەکە کە پێویستی بە 300 میلیمەتر هەیە لە ناوچەکە بۆی وشکە ساڵی نەبێت بەڵام ناوچە کوێستانەکان وەکوتمان 500 میلیمەتر پێویستە. ئەم بارانەی کە لەم دوایەدا لە ڕۆژی هەینیدا باری دڵخۆشکەر بوو و ناوچەکەی لە مەترسی وشکە ساڵی بۆ ماوەی 2 هەفتە دوور خستەوە. زۆر باشە مامۆستا سیروان. ئەم بەفری کە ئێستا باریوە لە بەشێک لە ناوچە جیاوازەکان بە تایبەتی ناوچە شاخاویەکان تا چەندە کاریگەری هەیە لەسەر ئەو مەترسیانەی کە ڕاستی ئێستا مەترسیەکان کەمتر بوونەتەوە یان نەماون بەڵام لەسەر زۆربوونی ئاوی ژێرزەوی و لەسەر ئەوەی کە ئەم ماوەیەش بۆ نمونە کە باران ڕێژەکەی کەمتر باری بوو لە چاو ساڵانی ڕابردوو بەڵام بوونی ئەم بەفرە تا چەندە سوودی هەیە بۆ زەوی بەگشتی. وەکو وتمان لە ماوەی 3 تا 4 هەفتەی ڕابردوودا بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی گەرمیان نەباری بوو ئەمە مەترسی لە بەشێک لە ناوچەکانی گەرمیان دروست کردبوو بەڵام خۆشبەختانە و سپاس بەخوای گەورە ئەم شەپۆلە وەکو وت ماوای کرد کە ماوەیەک مەترسیەکانی وشکە ساڵی لە گەرمیان دوور خستەوە بەڵام ناوچە کوێستانەکان هەر خۆی بۆ خۆی ناوچەیەکی بارانی مسۆگرە هیچ مەترسیەکی لەسەر نەبوو. ئەم بارینی ئەم ڕێژە بەفرە زۆرێش لە ناوچە شاخاویەکان بێگومان کاریگەری باشی دەبێت لەسەر زیادبوونی ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەوی و ئەمەش یعنی لە ڕووی وشکە ساڵی ئێمە وشکە ساڵی چەند جۆرێکمانەیە وشکە ساڵی ئاهۆواییمانەیە وشکە ساڵی کەمی ئاومانەیە و هەروە وشکە ساڵی کاریگەریەکان
لەسەر کشت و کاڵمان هەیە بە تایبەتی ئەو جۆرە کشت و کاڵانەی کە پشت بە باران دەبەسن بەڵێ بێگومان کاوەی دروستبوونی ئاوی سەرزەوی لقەکانی ڕووباری دیجلا یاخود ڕووباری دیجلە و فرات لە کوردستانی باکوور ئەمەش کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ئاوەکان و بژانەوەی ئاوی ژێرزەوی بیر و کانیاوەکان و نەک هەر ژێرزەوی بەڵکو سەر زەویش بەڵێ کاریگەریەکی باشی هەیە. باس لە جۆرەکانی وشکە ساڵی کرد ئەو وشکە ساڵی کە پێوەستە بە بواری کشت و کاڵیەوە پێ وایە کە ئەمساڵ مەترسی کشت و کاڵی هەیە بۆ جوتیاران کە ئەو بارانی باریەوە ڕێژەکەی کەم بێت. بەڵێ ئێمە وەکو پێشببینی بەڵێ تاکو چەند هەفتەی ڕابردوو بە تایبەتی پێش بارینی ئەم شەپۆلەی کە ڕووی کرد بۆ ناوچەکە گۆڕانکاری زۆری تێکەوت جاروا بۆ شەپۆلە لاوازە بوو ئەگەر ئەو شەپۆلە نەبوایە بەڕاستی مەترسیەکی زۆر لەسەر بەشێک ناوچەی گەرمیان هەبوو بە وشکە ساڵی وەکو جۆری وشکە ساڵی جۆری وشکە ساڵی کشت و کاڵی کە بە تایبەتی ئەو کشت و کاڵە دێمیانەی کە پشت بە ئاوی باران دەبەسن پشت بە دێمین پشت بە ئاوی باران دەبەسن مەترسیان لەسەر بوو لە بەشێک ناوچەی گەرمیان بەڵام نیشانەکان وا دەری دەخەن ئێمە پێشتر لە پێیجەکەی خۆمان بڵاومان کردوتەوە کە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک بەپێی ئەو نیشانانەی کە هەن و بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕەگەزەکانی کەشوهەوادا ڕوویداوە و خۆی کەشوهەوا بۆ ماوەی هەفتەیەکە بەڵام ئێمە ئەو نیشانانەی کە لێکدانەوەمان بۆ کردەوە کە ئەزبوومان چەند ساڵێکە ئەزبوومان تیا هەیە وا دەری دەخەن کە ئەم ساڵ وشکە ساڵی نابێت چونکە لە کۆتایی ئەم هەفتەیەدا ئەگەری هەیە شەپۆلێکی تری باران و بەفر ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە لە ناوچە شاخەوەیەکان ئەگەری بەفر هەیە و لە ناوچەکانی گەرمیانیش ئەگەری بارانێکی باش هەیە ئەمانە ئەگەر بەو شێوەیە بمێننەوە هیچ مەترسیەک لەسەر وشکە ساڵی لە گەرمیان نابێت. وەکوتمان ناوچە کوێستانەکان هیچ مەترسیەکان لەسەر نییە پشتیوان بەخوای گەورە چونکە تاکو ئێستا ڕێژەیەکی باش باران باریوە ئەوەی کە ماوەتەوە گەرمیانە ئێمە پێشبینیەکەین لە بەهاری ئەمساڵدا بارێنی باش بارێت. لە جارێکیان بۆ وەرگرتنی زانیاری کە شوها تەلەفۆنم بۆ بەرپرسێک کرد زانیاریەکەی دوا دەخستەوەی کە بۆ 2 ساعتی تر ڕاوەستم لەبەرەوەی کە هێشتا پێگە ئەلکترۆنیە جیهانیەکان زانیاریەکانیان دانەناوە هۆکار چییە کە ئێمە لێرە دەبێت پشت بە پێگە ئەلکترۆنیە جیهانیەکان ببەستین خۆمان ناتوانین پێشبینی کە شوهای خۆمان بکەین لە کاتێکدا لە زاری خەڵکەوە بیستومە کە دەتوانین بڵێن یەکێک لەو ناوەندە خۆماڵیانەی کە پێشبینیەکانی زۆر بە دەقیقتر دەردەچن ئەم پەیجەی ئێوەیە کە لە تۆڕی کۆمەڵایەتی هەمیشە پێشبینیەکان بڵاو دەکەنەوە ئێوە پشت بەچی دەبەستن؟ بەڵێ وەکو دەزانین کە پێشبینیکردنی کەشوهەوا پێویستی بە نەخشە و پێویستی بە مانگی دەرسکردی تایبەت بە خۆیەیە بەڵام بە ئێمە وەکو خۆم کە ئەو پەیجە دامناوە ئەتوان بڵێم لە 150 زیاتریش پشت بە زانیاریەکان و ئەو گۆڕانکاریانی کە لە ڕەگەزەکانی کەشکە بریتین لە بڕی شێ و پلەکانی گەرمی و دابارین بە پێی لێکدانەوە خۆی ئەزمموی ئەوێت و پێویستە ینی لێکۆڵیەوە زۆر بکەی بۆ بابەتە چکە کەشوهەوا بابەتێکی زۆر قورسە بە تایبەتی ئەبێ شارەزاییکی باشت لە نەخشە و لە ڕەگەزەکانی کەشوها و گۆڕانکاریەکان و ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشی خۆجێی ناوچەکە ڕوەدەن هەرچی سایتە جیهانەکانە ئەوان تەنها گرنگی بە ئەو شەپۆلە ئەدەن کە ڕەنگە لە داهاتوودا ناوچەکە بگرێتەوە بەبێ گوێدان بە گۆڕانکاریە ناوخۆیەکان واتە گۆڕانکاریە ناوخۆیەکانیش وەکو تۆبۆگرافیای ناوچەکە وەکو هەوای ناوچەکە وەکو ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا بە کتوپڕی ڕوودەدەن کە بەهۆی شاخەکانەوە بێت یاخود بەهۆی بای باکوورەوە بێت کە جاروایە شەپۆلەکە تێکەدات ئەبێ گرنگی بەو شتانە بدرێت و ئێمە بەپێی لێکدانەوەمان پشتیوان بەخوای گەورە ئەم بەهارە بەهارێکی بارانی و باشە بێت و ئەوەی کە ئەو خەتەرەی کە دروست بووە ئەو مەترسیی کە دروست بووە لای جوتیاران کە ئەم ساڵ وشکە ساڵی دەبێت ئێمە پشتیوان بەخوا ئەوە ڕادەگەینن کە وشکە ساڵی نابێت لە ناوچەکانی گەرمیان چونکە نیشانە دەرکەوتووە کە دەریای سوور شەپۆلەکانی چالاکە بێت کە ئەگەر شەپۆلەکانی دەریای سوور و دەریای ناوەڕاست لە یەک بدەن بێگومانە ناوچەکانی گەرمیان و ناوەڕاست و باشووری عێراقیش بارانی باش دەبارێت پشتیوان بەخوای گەورە ئەم ساڵی وشکە ساڵی نابێ و لە بەهاردا بە تایبەتی
بارانی باش ناوچەکە دەگرێتەوە. زۆر باشە کاک سیروان بە دەرد لە گەرخوا نەخواستە بارانبارین ئەم ساڵ بەڕێژەیەکی بەرچاو نەباری ئایا پێ وایە کە دەتوانرێت جوتیاران سوود لە بەنداوەکان وەربگرن بۆ کشتتوکاڵ؟ بەڵێ ئێمە بەداخەوە ئەو هەرێمی کوردستان ڕژمارێکی زۆر ڕووبار بە ناویدا تێدەپەڕێ 5 لقی سەرەکی ڕووباری ئەڕژێتە ڕووباری دیژلەوە ئەمانە هەمووی سەرچاوی ئاوی شیرینن کە لە زۆر کەم وڵاتەیە ئاوا ئەم هەموو ئاو شیرینەی تیابێت بەڵام بەداخەوە بەنداویت لەسەر بەپێی پێویست لەسەر دروست نەکراوە ئەوەی هەیە لە ڕابردوودا دروست کراوە ئێمە دەتوانین بڵێن لە 90 تا 95 جوتیاران سوود لەم ئاوا شیرینانە کە بە شێوەی ئاوی سەر ڕووبای ئاوی سەر زەوی تێپەڕن سوودی لێ وەرنەگیراوە چونکە نەبەندا هیچ بەندایەک دروست نەکراوە لەسەر ڕووبارەکان ئەوەی کە دروست کراوە بۆ کشتتوکاڵەکان بۆ زەوێ کشتتوکاڵەکان دوورن یاخود سوودی لێ وەرنەگیراوە تاکو ئێستا جوتیارانی ئێمەش بیریان لە ئەو دروستکردنی ناعور یاخود بربەست لە سەر چەمەوەرزیەکان نەکردوێتەوە حکوومەت خۆی ئەبێ بە ماڵسێ بەڵام جوتیارانیش تاکو ئێستا نەیانتوانیوە بە پێی پێویست کارێک بکەن کە لە کاتی وشکە ساڵیدا ئەگەر ڕێژەی بارانبارین لە ئاستی خۆی کەمباری سوود لەو ئاوانە وەربگرن ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی و ئاوی سەر زەویشی هەیە بەڵام بەداخەوە نەتوانراوە تاکو ئێستا بە پێی پێویست سوود لەو ئاوانە وەربگیرێت. کاک سیروان باس لە گۆڕانێکی کەشوهاوی جیهانی دەکرێت دەمەوێت زیاتر جەنابەت ئەگەر شارزاییت هەبێ و ڕوونکردنەوەی زیاتر بدەیت بە تایبەتی ناوە هەندێک دیمەن دەبینین لە دەشتاییەکانی بۆ نمونە وڵات عەرەبیەکان بە تایبەتی عەرەبستان کە پێشترمە بیابانێک بووە بەڵام ئێستا دەبینی ئەم شوێنانە بەفر دەیانگرێتەوە کە ئەتوانم بڵێم لە مێژوودا کە سیل دەکەی حاڵەتی وا زۆر کەم بووە و هەروە هەندێک شوێن هێندە باران دەبارێ ینی ناوچە دەشتایەکان ناوچە بیابانەکان خەریکە هەمووی سەوز دەبن ئەم گۆڕانە کەشوهەواییە چییە کە لە جیهاندا ڕوو دەدات؟ بەڵێ وەکو ئێمە ئەگەر تێبینی ینی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا کە سەیری داتەکانی کەشوهەوا و گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین بە تایبەتی لە ساڵی 2014ەوە کردووە بە تایبەتی لە وڵاتی سعودیا وەتەنی بچە دوورگەی عەرەب کە دەبینین کە ئێستا حاڵی حازر لەم کاتەدا هەرێمی کوردستان چەندێک ناوچەیەکی شاخاویە و ساردا بارانبارین لە عێراق زیاترە لە هەرێمی کوردستان زیاترە ئەمە لە ڕاستیدا گۆڕانکاریەکی کوتوپڕە و زانایانی کەشوهەوا تاکو ئێستاکە خۆی هۆکارێکی دەدات وەکو لە دیاردەی لانینا و هەروە دیاردەی ئەلنینۆکە لە زەریای هێمندا ڕوودەدات ئەمە کاریگەری دەکاتە سەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر جەم ناوچەکانی جیهان. زۆر باشە کاک سیروان دەمێ بزانم بە گوێرەی بەین پێشبینیەکانی ئێوە لە چەند ڕۆژی داهاتوودا جارێکی دیکە شەپۆلێکی دیکەی بارانبارین دەبارێتەوە. بەڵێ وەکو وتمان پێشتر ئێستا شەپۆلێکی بارانبارین لە دەریای ناوەڕاستە لە جوڵەدایە بەرە ناوچەکانی خۆرەڵات بە پێی ئەو ڕێگا و بڵێن ئەو ئاراستەیە کە وەری گرتووە پێشبینی دەکەین لە ئێواری ڕۆژی لە هەندێک کاتی ڕۆژی پێنجشەمە بەڵام بە زیاتر یعنی کاریگەریەکە لە ڕۆژی هاینیدا دەردەکەوێت پێشبینیەکەین بڕێکی باش بارانبارین لە هەرێمی کوردستان ببارێت و لە ناوچە شاخاویەکان بەفرێکی باش ببارێتەوە دووبارە و هەروە لە ناوچەکانی گەرمیان پێشبینی بڕێکی باش بارانەکەین پشتیوان بەخوای گەورە هەر چەند ڕۆژێکی ماوە بۆ ئەو بەروارە و کاتە بەڵام ئێمە چاودێری باڕودۆخەکەکەین بە پێی پێشبینی ئەم دەقە ئەم ئێستا
زۆر سپاس بۆ بەڕێز سیرۆن ساڵح شارەزا لە کەشناسی سپاس بۆی کە لە کەلارەوە میوانی پەیامی ڕۆژ بووی و بەرنامەکەمان بە زانیاری زیاتر لەسەر کەش و هاوە ڕازاندنەوە زۆر سپاس دەکەین. بەڵازدان و خۆشەویستان ڤیتیەکمان هەیە لەسەر یاری تێکواندۆ کە لە کەڵکچی بەڕێوە دەچێت تیمی تێکواندۆیە با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. جەلا دیارە و ڤیتیە جارێک ئامادە نەبووە دەچینە لای ڤیتێکی دیکە کە ڕێژێکی بەرچاو بەفرێکی زۆر لە حاجیە و مەران باریوە پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبین. ئازدان ئەوەی بینیتان چەندی منێکی جیاوازی بەفربارینی دوێنەی حاجی عومەران بوو کە دیارە لەو سنوورەیە بەفرێکی بەرچاو دەبارێت و دیارە ئەو شوێنەش هاوشێوەی شوێنە شاخاویەکانی دیکە کە لەم وەرزەدا سەرماسۆڵەیەکی زۆری تێدایە بەڵام هێشتا سوتەمەنی وەکو پێویست دابەش نەکراوە بۆیە لەم ڕۆژانەیە توانامی شتێکی جوانی نووسی بوو زۆر جار هەرچەندە ڕەنگە هەندێک ڕەخنە لەسرە موتەیە بگیرێ لەوەی کە ڕەنگە دوجار پارە دیاری بکە ئایا ئەم بەفرەی باریوە بۆ خەڵک باشە یاخود خراپ ئەو بە نیعمەتیان نەکبەتی ناوی هێنابوو بەڵام دوجار دڵنیان بەفرەکە هەمووی خێر و بەرەکەتە بۆ هەموو لایەک بەڵام زۆر جار لەم بارودۆخی هەندێک خەڵکی فەقیر و هەژار کە ڕەنگە توانای دابیکردنی سوتەمەنیان دەبێت لەم سەرماوسۆڵەیە بە گرفتی زۆردا بارودۆخی ژیانیان تێدەپەڕێت هەر ڕاستەخۆ دەچینە ناوچە شاخاویەکانی سنووری حاجی عومەران لای پەیامنێرمان ئازاد عومەراوایی ئازاد سڵاوی خوا لەبێت زانیاریەکانی لای تۆچین ئێستا تۆ لەکوێی ئەو دیمەنانی کە لە پشتەوە هەنەگەر بکرێت زانیاری زیاترمان بدەیتێ بە ئێمە و بە بینەرانی عەزیز. بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێ من لە گوندی ئازادیم لە سنووری ناحیە حاجی عومەران دیارە دوێنێ بڵین فڕۆکە جەنگەکانی تورکیا ئەم ناوسەی بردومان کردووە ئێستا و شوێنەی لێم پێی ئەڵێن چریکان لە سنووری گوندی ئازادی و هەروەها سنووری گوندە جۆریشی بردومان کرد دیارە زەرەر و زیانی زۆر لێرە بەر خاوەن ئاژەڵەکان کەوتووە لە سنووری گوندی ئازادی و شوێنێک کەوا من ئێستا لێم دوێنێ فڕۆکە جەنگەکانی تورکیا ئەم ناوچەیان بردومان کردووە بەهۆیەوە ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێتن وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەو شوێنەی کە بینین شوێنی ئاژەڵانە بە تەواوی خاپور کراوە فڕۆکە جەنگەکان دوو جاریان ئێرە بردومان کردووە 250 سەر ئاژەڵ بڕینمەڕ لێرانە بەرکەوتون مردا بوونەتەوە و هەروەها ئەگەر ئێرەشمان بۆ بگوازیتەوە بەتابەت ئەو نەفتەیە
بە تەواوەتی خاپور بووە ئێرە 120 بەرخی تیادا بوو هەر شوێنەواری نەماوە بە تەواوی کەوتۆتە خاکەوە زەرەر و زیانێکی زۆر بەر ئەم خاوەن ئاژەڵانە کەوتووە ئێرە بۆ یەکەم جارە بەو شێوەیە بۆردومان بکرێتن دیارە خانووەکە زۆر قەدیمە وە خۆیان باسیەکەن هی سەردەمی شۆڕشە لەو کاتەوە ئەو خانووە لێرە هەبووکەوە ئەوان لە ساڵی نەوەتەکانەوە ئاژەڵەکانیان تیادا بەخێو ئەکەن دیارە ژیانی ئەوانیش وەک خۆیان باسی لێوەکەن لەسەر بەخێوکردنی ئەم ئاژەڵانەیە من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن تا چەندە زەرەر و زیانیان بەرکەوتووەستمە لای خاون ئاژەڵەکە سڵاوت لێ بێ کاک تۆشەنگ ئەو زەرەر و زیانانە چین کە بەرتان کەوت وەڵای زەرەر و زیانی بەرخن و زۆرێکە تێ ئێرانە 220 بەرخی بوو و عسارەکە مەڕ 50 مەڕی تێدا بوو شوێنی بزنی هیچ نەماوە هەمووی خاپور کرایە ئێرە بۆ بۆردومان کراوە تورکیا بۆ ئەم ناوچەی بۆردومان وەڵای هەستاز بەبوونی پەکە هیچ شوێنەواری پەکەی نەبوو ئێرە هیچ پەکەڕێی بێسێردا نەبووە بۆی خاپوری کە و تۆ بارانی دەکات چەندا خەڵشەوە بێ زەرەر و زیان مشتوا دەبن ئێرە ناوچەیەکی ئاوەدانیش نییە ئاوەدانێنەوە تو یەکەمە ماڵمان لێرە بووە هیچ قەت پەکەڕێ بێردا نەبووە ئەگەر زانی پەکە هەیە لێرانە ئەو جێشە هەیە بابێ ڕۆژ دەستی بە سێرداگرت پێە لۆ دیێڕی تووشە ماڵی مە خراپکە بارگاکانی پێشمەرگە و حرەس حدود لێرانە نزیک نین نزیکن هەمیان نزیکن لێرەوە لە سەڕی ڕایەتن لە ئازادینە هەمیان بەس کەس سەدانێری نەکردیە زەرەر و زیانەکانتان چەندن کە بخەمڵێن وڵای جاز گەلک زۆرە منەوە پێم حساب ناکرێ مەسن وڵای 250 سەر هەر ئاژاڵە 120 بەرخە 85 بزنە 52 کارە 20 نێری و بەرانیشم بووە لانی پەیوەندیدار هاتووەتە سەرقەت پەیوەندیان لەگەڵ گرتوون نەخێ کەس ناتێ زۆر سپاس دەکەم کاک جەلال وەک ئاماژەی پێدا زیانی زۆریان بەرکەوتووە وێنەگرەکەم ئەگەر هەر یارمەتی دەرم بێتن لەگەڵم بێی بۆ ئێرە ئەو ناوچەی کەوا بۆردومانی کردووە تورکیا تەنها حاجۆمەرانە مەرج نێودەوڵەتی حاجۆمەرانی لەسەرە بەردەوام ڕێگایەکی بازرگانیە ئەم شوێنەش تەنها 100 مەترێک لە ڕێگاکەوە دوورە هەروەها لەم شوێنە بڵێن بارگای حرەس حدود و هەروەها پێشمەرگەشی لێیە ئەوەی وەک ئاماژەیان پێدا یەکەم جارە بڵێن فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئەم ناوچەیە بۆردومانەکەن و زەرەر و زیانی زۆریان بەرەم هاوڵاتیەگەیان کاگازادی زیانێکی گیانی لەو ناوچەیەدا ڕووی نەدا یاخود هاوڵاتیانی دیکە لەو ناوچەیەدا نەبوون کە شاید هەڵبن و دیمەنەکان ببینن کاک جەلال زەرەر و زیانەکان تەنها ئەوەی بەر ئەم ناوچەیە کەوتووە زەرەر و زیانەکان بڵێ تەنها مادین زەرەر و زیانی گیانی هیچ هاوڵاتیەک لەم ناوچە نەکەوتوتە بەر و بریندار نەبوونە زۆر باشە ئێستا کە ئەو خەڵکەی لێ هێشتا مەترسی هەیە لەسەر گیانیان لەسەر دووبارەبوونەوەی موشک بارانە لەو شوێنەی کە ئێستا خەڵکەکەی لێیە کاک جەلال هیچ ئەمانێک نییە لە مەسەلەی بۆردومانکردنە ئەوان کە ئێستا ئێمە لەوێنیان ئەو هاوڵاتیانە لێرن ڕەنگە مەترسی هەر هەبێتن کە فڕۆکەی جەنگی دێت ئەو ناوچانە بۆردومانەکەوە خۆیان ئاماژیان پێدایرە هیچ هێزێکی هیچ لایەنێکی لێ نەبووە تەنها شوێنێک بووەکەوە ئەوان لە ساڵی نەوەتەکانەوە لێرانە ئاژۆنگی تیادا بەخێوەکەن ئەزاد لە ڕابردوودا دیارامە یەکەمین حاڵەت نییە زۆر جار بینیمانە هاوڵاتی مەدەنی لە موشکباران یا لە بۆمبارانەکانی فڕۆکە جەنگیەکانی تورکیادا بوونەتە قوربانی ئایا ئەم جۆرە زیانانە هیچ قەرەبوویەک ناکرێنەوە لەلایەن تورکیا خۆیەوە بێت بەپێ ڕێکەوتنێک لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان یاخود لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاک جەلال بە حکمی ئەوەی ناوچەکەی ئێمە کەوا سنووری کارکردنی ئێمە کاریکایەکەن وەکو پەیامنێر بەردەوام ناوچەکەمان لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا ببوونی بە بیانووی بوونی چەکدارانی پەکەکە بۆردومانەکردن ئەم ناوچانە ساڵانە زیانی دیانی و مادی زۆر بەر هاوڵاتیانەکەوێتن ساڵانە هاوڵاتی شەهید دەبێ و بریندارە بێتن ئەوەی ئێمە قسەمان لەگەڵ ئەو هاوڵاتیانە کردووە لایەنی پەیوەندیدار تاوەکو ئێستانە هاتوۆتە سەرخەتەوە ئەو هاوڵاتیانەی لە ڕابردووشدا زیانیان بەرکەوتووە تاوەکو ئێستا هیچیان قەرەبوو نەکراونەتەوە وەک ئەم خاوەنی ئەم مەردارانەش تازە خۆی ئاماژەی بەوە داکەوە لایەنی پەیوەندیدار تا ئێستانە هاتوۆتە سەرخەتەوە پەیوەندیان پێوە نەکردون ئەوەی جێگای داخە لە هەرێمی کوردستان لە کۆی ئەو بۆردومانانەی کە وڵاتی تورکیا ئیکاتن هاوڵاتیانێکی زۆر
لە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی و هەروەها برادۆست و قەندیل ساڵانە ئەبنە قوربانی ئەو بردومانەی فڕۆکە جەنجیەکانی تورکیا. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ومراوایی لە ناحیە حاجۆمەران لەگەڵمان ناوی. زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵا ئازان و خۆشەویستان بڕگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیواییکە جێگەی سوود و ڕێزامەندی هەموو لایەکتان بێت کە بە دڵنیاییەوە پەیامی ڕۆژانە ئەو بابەتانەی کە تەوەری ڕۆژانن و پێویستە ئێوەی ئازیز و خۆشەویست زانیاریتان لەسەری هەبێ لە دیوێکی دیکەشەوە بەشێکی پەیامی ڕۆژ هەمیشە گواستنەوەی ئەو زانیاری و چالاکیە تازانن کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە دەگوزارن و لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. سپاس بۆی کە ئەم ڕۆژ بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ بە هیوای تەندروستێکی باش بۆ لایەک خواتان لەگەڵ.